تا ئێستا چارەنووسی دەیان کۆچبەری کورد کە مانگی ڕابردوو لە ئاوەکانی یۆنان یەختەکەیان ژێرئاو کەوت نادیارە و کە سوکارەکانیشان لە چاوڕوانەی دۆزینەوە و گەڕانەوەی تەرمی ئازیزەکانیانن. ئەم هاوڵاتیە دانیشتووی ناحیەی پردەیە لەگەڵ بەشێکی دیکە لە کەسوکاری بێسەر و شوێنان هاتووە بۆ دەستگای لووتکە تا سۆراغی کوڕەخاوەن پێداویستە تایبەتەکەی بزانێت و یەکێکە لە بێسەر و شوێنەکان. ئێمە هاتوین دەستگای لووتکە لێگەم ڕۆژەوە لەگەڵمانە لەسەر خەتە بەڵام تا ئێستا ئەویش داوای داتای کردو هاتوین تا داتای ئەو بێسەر و شوێنانە لەگەڵ فحسی DNA مانێ وەرەگرێت و ئەیبات بۆ یۆنان بەشن ئینشەڵا سۆراغێکمان بۆ بکات. گوایە چەند تەرمێک دۆزراوەتەوە ئەوانانەوە لە ڕێگای DNA دڵنیا بنەوە بزان ئەمانە کەسوکاری ئێمەن یان چێن. هەر کەسە یارمەتی مەدا خوا یارمەتی بدە. بەس ئێمە یەکشت دامان هەیە ئەگەر سەرە داوێت دەزانن تەرمەکەشی باندەوە کاکە مردیم وەڵڵای هەندی بێن بڕۆین. ئاخە فەقیر چی بکە کە زۆر زەحمەتە. لای خوا زەحمەت دەبی زۆر زەحمەت جگەرمان سوتاوە خەی ناکەی سوتاوە. کاکە حکومەتی فەقیر نییە. حکومەت دێرمەندە بابە. حکومەت کەیەکە لە فەقیرە. تو زانی من لەمانە من چیە لەمانی کاکە چیە چی زانی چییە خۆن چی دەکەین. بای باوکم حکومەت بۆ فەقیر نییە نا. هیچ حکومەتی هاتە ئەو عێراقە بۆ فەقیر نەبووە فەقیر هە بە شەق لێدراوە هەتا مردووە. هەم فەقیری ئەوە عاجی کاکە. بەس داوا لە خێرخوا دەکەم لەو کەسێککە پارەدا لەو کەسێکە هەیتی کاکە تەرمەکەمان ئەگەر توانن بێن دەستەکە ناشتوانن مازمە خێتە دەکاتی وەڵڵا لەوە زیادە بریدارمە مەکە کاکە ناموری وەڵڵا. بەشێک لە کەسوکاری کۆچبەران بانگێشتی دەستگای لووتکە کراون بۆ ئەوەی پشکنینی دیانەیان بۆ ئەنجام بدرێت و ڕەوانەی یۆنانی بکەن تا لە دۆزینەوەی تەرمەونبووەکان یارمەتی دەریان بێت. دیارە بۆ مەبەستا ڕۆژی دووشەممە کە بەیانی نادوو بەیانی بەشت و شەڵاتە و کاتە سنتەری مایکرۆجین توانن دیێنەی پرۆفایلەکانیش هەوا بکەن لەگەڵ خۆمان بین لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکوومەتی هەرێمی کوردستان و نوسخەیەکیشی ڕادەسی ئەوانە کرێت و دڵنیابن لەو بارەیەوە کە بە هیچ شێوەیە تاخیربوون ڕوونادات و لە کات و ساتی خۆی ئاگاتەوە لە هەر وڵاتێ بێ لە هەر جێگایەکە بێگا ئەمە وەکو دیێنەی پرۆفایل ئەگەر پێویست بۆەکە با بڵێن وەکو سامپڵ یا مۆخەکەی ئەمانە ئەوە شەر بەڕێکاری دیکە هەیە ئەڕوات بەڵام تا ئێستا پێویستی بۆ نەکردووە لە بەرەوەی ئەو دیێنەی پرۆفایلە هاوشێوەی سنتەرەکانی جیهان دیێنەیەکانیان ئەنجام داوە و نەتیجەشی هەبوو. لە مانگی ڕابردووە تا ئێستا چارەنووسی 25 کۆچبەری کورد نادیارە بەپێی بەڵگەنامە و شاید حاڵە ڕزگاربووەکانیش یەختەکانیان ژێر ئاو کەوتووە. بەپێی ئامارەکانیش لە ساڵی 2021 296 کۆچبەری کورد لە ڕێگەی هەندەران گیانیان لەدەستداوە و 216 کۆچبەری دیکەش تا ئێستا بێسەر و شوێنن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.